لەم ساڵانەی دواییدا سوپای ئەمریکا موشکی تۆماهۆگی لە جەنگەکاندا بەکارهێناوە. پێشبینی دەکرێت لە گرتنەوەی مووسڵیشدا ئەم موشەکە بەکاربهێنێتەوە. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی دەستپێکردنی هێرشی مووسڵ، ئامادەکاریەکان لە ڕووی پلانی سەربازی و جوموجۆڵی هێزەکان زیاتر دەبێت و چاودێرانی سەربازیش پێشبینی ئەوە دەکەن وڵاتانی هاوپەیمان بە تایبەتی ئەمریکا ڕۆڵی زیاتر لە جەنگەکەدا ببینێت. لە زۆربەی ئەو جەنگانەی ئەمریکا بەشداری تێدا کردووە لەم ساڵانەی دواییدا، بە تایبەتی لە جەنگی ئەفغانستان و عێراقدا موشکی تۆماهۆکی بەکارهێناوە کە لە دەریاوە ئاراستەی ئامانجەکان دەکرێت. ئەم جۆرە موشەکە لە ئەیلولی ساڵی ڕابردووش لەلایەن سوپای ئەمریکاوە بەکارهێنرا بۆ بۆردومانکردنی بارەگاکانی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی لە وڵاتی سووریا. تۆماهۆک BGM-109 یەکێکە لە موشەکە دوورهاوێژەکان و نرخی موشەکێک بە پێی جۆرەکەی لە نێوان $600,000 بۆ $2 ملیۆن دایە و خێرایەکەی دەگاتە نزیکەی 870 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. تۆماهۆک بۆ یەکەمین جار لە ساڵی 1991دا بەکارهێنراوە و بە گرانترینی ئەو موشەکانەدا دەنرێت کە تا ئێستا ئەمریکا لە جەنگی دژی چەکدارانی دەوڵەتی ئیسلامیدا بەکاری هێناوە. تۆماهۆک موشەکێکی زیرەکە لە کەشتی و ژێردەریایەکانەوە هەڵدەدرێت. لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە ئاراستەی ئامانجەکان دەکرێت، تەنانەت دەتوانێت ئامانجی جوڵاویش بپێکێت.